ئەسکەندەری مەقدۆنی یەکێک بووە لە کەسە سەربازی هەرعاقڵەکانی چاخی کۆن. چەندین شوێنی لە جیهان داگیر کردووە، بەتایبەت نێوانی یۆنان و میسر لە ڕێی ئێران و پاکستان و تورکیاوە. لە سەردەمی 13 ساڵی حکومڕانیدا بە چەندین بیرۆکەی تایبەت و استراتیژی حکومڕانی کردووە، پەیوەندی لەگەڵ ڕۆژهەڵات و ڕۆژئاوادا بە شێوەیەکی تایبەت لەلایەنی سەربازی و لایەنی ئاڵوگۆڕی کلتوری ڕێخست بوو. گەورەی ئەسکەندەر بە جۆرێک بوو کە کاتی کۆچکردن و مردنی لە تەمەنی 30 ساڵیدا چەند سیفەتێکی مەزنایەتی وەرگرت بوو. بە جۆرێکی وا لێهاتوو بووە کە ناتوانی جیاوازی بکەیت لە نێوان ڕاستی و ناڕاستیاندا و چەندین سەدەیە خەڵک لەبارەیەوە قسە دەکات. بۆیە لێرەدا چەند ڕاستیەکی ئەسکەندەرتان بۆ باز دەکەین کە پێشتر بە دەگمەن بیستراون. باوکی ئەسکەندەر فیلیپ مەقدۆنی دووەم یەکێک بووە لە فەیلسوفە بەناوبانگەکانی سەردەمی ئەرستۆ و بووەتە مامۆستای کوڕەکەی بۆ ماوەی 3 ساڵ. زانیاری زۆر لەسەر ئەو 3 ساڵی ئەسکەندەر نییە، بەڵام وەک دەوترێت کە ئەسکەندەر منهەجی ئەرستۆی تەواو کردووە. لە یەکێک لە چیرۆکەکاندا هاتووە کاتێ ئەسکەندەر میری ئەسینا بووە، زۆر پەرۆشی بینینی سۆفی بەناوبانگی ئەو کاتە دیوجین بووە کە سەرجەم پەیوەندی کۆمەڵایەتەکانی بچڕاندە بوو، هەموو ژیانی لە بەرمیلێکدا بەسەر دەبرد. جارێکیان ئەسکەندەر بڕیاری داوە پارە و زێڕێکی زۆری بداتێ، بەڵام دیوجین ڕەتی کردوتەوە و وتوێتی تۆ بەتەمایت تیشکی خۆرم لێ بگریت. ئەو هەڵوێستەی دیوجین ئەسکەندەری تووشی سەرسوڕمان کرد بەوەی ئەم پیاوە کە پارە و سامان ڕەت دەکاتەوە. تەنانەت وتوێتی ئەگەر ئەسکەندەر نەبوومایە حەزم دەکرد دیوجین بوومایە. تا ئێستاش تەکتیک و استراتیژیەتی ئەسکەندەر لە ڕۆژگاری ئەمڕۆماندا لە ئەکادیمیە سەربازیەکاندا دەخوێندرێن. لە دوای بەدەستهێنانی یەکەم سەرکەوتنی لە تەمەنی 18 ساڵیدا توانە سەربازیەکانی دەرکەوتن. ئەسکەندەری مەقدۆنی چەند شارێکی گەورەی داگیر کردووە و هەر شارێکیش کە داگیری کردبێت ناوی خۆی بەسەردا سەپاندووە و بەناوبانگترین شاریش شاری ئەسکەندەریەی میسرە کە ئێستا دووەم گەورەترین شاری کۆماری میسرە و لە ساڵی 331 پێشزاین داگیری کردووە. بێجگە لە ئەسکەندەریە چەند شارێکی دیکەی لە وڵاتانی ئێستای ئەفغانستان و تاجیکستان و پاکستان داگیر کردووە. لە ڕاستیدا نزیکەی 7 شاری جیهان هەیە کە ناوی ئەسکەندەری گەورەی لێنراوە. لە نزیک شەڕی ڕووباری هێداسبس گەورەترین سەرکەوتنی بەدەستێنا لە ئۆپراسیۆنەکانی بۆ هەندستان. لەوێ شارێکی دروست کرد و ناوی لێنا بوسیبالا بە ناوی ئەسپەکەیەوە کە لە شەڕی داگیرکردنی ئەو شارەدا بریندار بوو. ڕۆکسانای هاوسەری لە یەکەم بینینیدا عاشقی ئەسکەندەر بووە. لە ئاهەنگێکی سەرکەوتنەکانیدا ئەسکەندەر ڕۆکسانای بینی و هاوسەرگیری لەگەڵ کردووە. ساڵی 323 پێشزاین دوای خواردنەوەی مەی لە ئاهەنگێکدا تووشی نەخۆشی دەبێت. دوای 2 هەفتە و لە تەمەنی 32 ساڵیدا گیان لەدەست دەدات. لە دوای کوشتنی باوکیشەوە گومانەکان لەسەر دەوروبەری ئەسکەندەر زیادی کردبوو، بەتایبەت فەرماندە ئەنتیباتەر و کوڕەکەی کاساندەر. هەندێک لە شارەزایانیش دەڵێن پێدەچێت ئەرستۆ دەستی لە کوشتنی ئەسکەندەردا هەبوو بێت، بەڵام شارەزایانی بواری پزیشکی پیان وایە مردنی ئەسکەندەر بە یەکێ لە نەخۆشیەکانی مەلاریا یاخود گرانەتە یا هەوکردنی سیەکان بووە. ئەو کەسانی یەکەم کەس چارەسەریان کردو و جەستەکەی ئەسکەندەریان کەوتۆتە بەردەست کۆمەڵێک کەسی مۆمیاکاری میسری بوون لە شاری بابل. زانایەک دەڵێت جەستەی ئەسکەندەر خراوەتە نێو هەنگوینەوە بۆ ئەوەی تێک نەچێت و دوای ساڵێ بۆ 2 ساڵ ویستیان جەستەکەی بگەڕێنەوە بۆ مەقدۆنیا، بەڵام بەتلیمۆسی یەکەم ڕازی نەبوو بڕیاری داوە تەرمەکەی بگێڕدرێتەوە بۆ میسر بۆ ئەوەی خۆی دەسەڵاتی مەقدۆنیا بگرێتە دەست، چونکە بەتلیمۆسی یەکەم خۆی بە جێگرەوەی ئەسکەندەر دادەنا. بۆ بینینی ڤیدیۆی زیاتر سبسکرایبی کەناڵی یوتیوبی دووە ڕۆژ نێت بکەن.